لە بەریتانیا خۆپیشاندەندژی مەسرور بارزانی ئەنجام درا. وەزیری دارایی عێراق ئاشکرای دەکات ناردنی 200 ملیار دینارەکە مانگانە بۆ هەرێم بەردەوام دەبێت. هەرێمی کوردستان کەیسێکی نوێی دۆڕاند و بەپێی کەیسەکە دەبێت حکوومەتی هەرێم 500 ملیۆن دۆلار بداتە کۆمپانیایەکی کۆیتی. سڵاوتان لەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەشێک لە ڕەوەندی کوردی لە بەریتانیا لە بەردەم ئەو بینایی کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی تێدا بوو خۆپیشاندانیان ئەنجامدا. داوای دەست بەجێ ئازادکردنی ڕاگیرا و سزەدراوانی بادینانیان کرد. خۆپیشاندەران کۆمەڵێک دروشمیان لە دژی سەردانەکەی بارزانی بەرز کردەوە و بەشێک لە دروشمەکانیش بە مەبەستی تێگەیاندنی بەرپرسانی بەریتانیا بوو، زۆربەی دروشمەکانیشان بە زمانی ئینگلیزی دەوتەوە. مەلە کاتێکدا ئێوارەی ڕۆژی دووشەممە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەریتانیای کرد و ڕایگەیاند ئەم هەفتەیە لە وڵاتە چەند دیدارێکی جیاواز ئەنجام دەدات. وەزیری دارایی عێراق ڕایگەیاند ناردنی 200 ملیار دینارەکە بۆ هەرێم مانگانە بەردەوام دەبێت. دکتۆر عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق ڕایگەیاند ناردنی 200 ملیار دینارەکە بۆ هەرێم بەپێی ڕێکەوتنی پێشووی بەغدا و هەولێر دوای جێبەجێکردنی ئەو هەنگاوانەی لەسەر هەرێمە بەردەوام دەبێت. ناوبراو ئەوەی خستە ڕوو داهاتی گومرگ و داهاتی باج کە داهاتی فیدراڵین و لە هەرێم کۆ دەکرێنەوە بڕیار بوو بدرێنەوە بەغدا. ئەمە تا ئێستا هیچی بۆ بەغدا نەگەڕاوەتەوە، نە بە داهاتی نەختینە و تەنانەت بە خەملێنراویش نەدراوەتە بەغدا. بۆیە پێویستە هەرێم هەنگاوێک بێتە پێشەوە، بەغداش هەنگاوی دووەم دەنێت و ئەمە لە یاسای بودجە جێگیرکراوە. وەزیری دارایی عێراق دەژڵێت 200 ملیارەکەمان بۆیە مانگانە ناردووە هەرێم نەیتوانیوە موچەی فەرمانبەرانی بدات. بەپێی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق پێویست بوو هەرێم داهاتی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە نرخی سۆمۆ لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵیەکان ڕادستی بەغدا بکات. لە بەرامبەردا بەغدا بودجەی هەرێم بنێرێت، ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرا و بەغدا و هەرێم لەسەر ئەوە ڕێکەوتن هەرێم بەردەوام بێت لە فرۆشتنی نەوتەکەی و بەغداش مانگانە 200 ملیار دینار ڕەوانەی هەرێم بکات. دادگای تێڵچوونەوەی کۆیت کەیسێکی لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان یەکلاکردەوە بە گوێرەی کەیسەکە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت نزیکەی 500 ملیۆن دۆلار بداتە کۆمپانیایەکی کۆیتی. بە گوێرەی ڕاگەندراوی کۆمپانی ئەجلیتی کۆیتی ئاماژەبەوە کراوە سکاڵایەک لەلایەن کۆمپانیای کازار کاپیتاڵ سەر بە کۆمەڵی ئەجلیتی دژی حکوومەتی هەرێمی کوردستان و بانکی نیشتیمانی کۆیتی بەرزکراوەتەوە. لەو ڕاگەندراوەدا هاتووە بابەتی سکاڵاکە خۆی دەبینێتەوە لەوەدا کە لە ڕۆژی 11 ئەیلولی ساڵی 2007 حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیای کازار مامەڵەی کردووە بۆ مسۆگەرکردنی قەرزێک بە بەهای 250 ملیۆن دۆلار و سوودی ساڵانەکەی. هەر بەجۆرەی ئەو ڕاگەندراوە کۆمپانیای کازار ئەم قەرزەی بۆ کۆمپانیای کۆڕک تلیکۆم کردووە تا بەکاری بهێنێت لە دانەوەی قیستی دووەمی نرخی ڕێگەپێدانی تەلەفۆنی نیشتیمانیدا. بە گوێرەی لێدوانی سەرچاوێکی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستان گەیشتۆتە بڕوای تەواو کە ناتوانێت پۆستی سەرۆک کۆماری عێراق بەدەستبێنێت. دەژڵێت هەر بۆیە پارتی ئێستا دەیەوێت هەوڵەکانی بۆ بەدەستێنانی پۆستی پارێزگاری کەرکووک چڕ بکاتەوە. ئەوە وا دەکات هەوڵەکانی پارتی ململانەیە لەگەڵ لایەنە سونیەکاندا دروست بکات کە سوورن لەسەر ئەوەی پۆستەکە لە دەستی خۆیاندا بمێنێتەوە. سەرچاوێکی پەرلەمانی قسەی بۆ تۆڕی هەواڵی عێراقی کردووە و توێتی ململانەی پارتی و لایەنە سونیەکان لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو بەڕوونی بەدیار دەکەوێت، بەتایبەت کە ئەوە بەلای پارتیەوە یەکلایی بۆتەوە کە ناتوانێت پۆستی سەرۆک کۆمار لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە. هەروەها دەژڵێت پارتە سونیەکان سوورن لەسەر ئەوەی پۆستی پارێزگاری کەرکووک لای خۆیان بمێنێتەوە، بۆ ئەوەش مەرجی مانەوەی پۆستەکە لایەن دەکەنە مەرجی دەنگدانیان بە هەر کاندیدێکی پۆستی سەرۆک وەزیران لە داهاتوودا. ئەوەش هاتووە هەوڵی پارتی بۆ بەدەستێنانی پۆستی پارێزگاری کەرکووک دەبێتە هۆی دروستبوونی ململانێ لە نێوان ئەو پارتە و لایەنە سونیەکان کە بەیەکەوە لەناو هاوپەیمانی سێقۆڵیدان. هەر بۆیە ڕەنگە ئەوەش ببێتە یەکێک لە هۆیەکانی لەبەریە کەڵۆشانەوەی هاوپەیمانێتیەکەی نێوانیان. چەند سەرچاوەیەکی سیاسی عێراقی ئاگادار باز لەوە دەکەن کە لایەنە سیاسیەکان لە ئێستادا لە ڕاگۆڕینەوە و گفتوگۆدان سەبارەت بە دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ دۆخی سیاسی چەقبەستووی وڵات و گەیشتن بە سازانێک. بۆیە کار لەسەرەوە دەکەن بە شێوەیەکی کاتی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پۆستەکانیان بمێننەوە و بۆشایی دەستوری دروست نەبێت. ئەو سەرچاوانە باز لەوە دەکەن پێکێنانی هاوپەیمانیەکی سیاسی تازە بە دوور لە ئەنجامی هەڵبژاردنەکان لە ئارادایە.
ئەمەش بە لێک نزیکبوونەوەی سوننەکان و چوارچەوەی هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی کوردستان و چەند پەرلەمانتەرێکی فراکسیۆنە بچووکەکان و سربەخۆکان. باس لەوەش کراوە ئامانج لە تازەکردنەوەی خولی دووەمی سەرۆکایەتی بەرهەم ساڵح و مستەفا کازمیە بە شێوەیەکی کاتی و بۆ ماوەی 6 مانگ تاوەکو دامەزراوە دەستوریەکان پاکیان نەکەوێت. لەم پێناوەشدا دەسەڵات دەدرێتە حکوومەتی کاربەڕێکەری عێراق تاوەکو لەسەر ئاستی ناوخۆی و دەرەکی بەردەوامی بە کارە گرنگەکانیان بدەن. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.